ئێمە وەکو بەرنامی بەخشین لە نووسنگی سووران بۆ جێژنی قوربان ئەو ساڵ توانیمان بە پشتیوانی خی گەورە بە هاوکاری خێرخوازان 14 سەر مەڕۆ بزن سەر ببڕین لە بۆ قوربانی لەگەڵ یەک مانگە تقریبان هەمووی 420 کیلۆ گۆشت بوو بۆ دایک هێتیم و فەقیر و ئەو کەسانێکی نیتیان مەسەریان دابش بکەین